بوونی بنزین و خراپی کوالەتی بنزین هەموو ئەم هۆکارانە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نییە لەبەرەوەی دەسەڵاتەکە حەسر کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیران و لەلایەن خودی وەزارەتی سامانە سروشتیەکانەوەیە کە دەتوانین بڵێن ئەو سیستەمە مەرکەزیە کە چەندین ساڵە هەرێمی کوردستان گیرۆدەی بووە سیستەمێکی لامەرکەزی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان هەولێر دەهۆک و بۆ سلێمانی دانەندراوە کە ئێمە بتوانین ڕۆڵی خۆمان بین لە چارەسەرکردنی ئەم کێشاندا. بەڵێ کاک ڕەسوڵ بۆچی ئێوە پێتان وایە ئەگەر دەسەڵاتەکان لامەرکەزی بووایە واتە هەر شارە و دەسەڵات یاخود هەر پارێزگا و دەسەڵاتی خۆی هەبووایە کێشەکان کەمتر ئەبوو چونکە ئێستا کێشە لە شاری هەولێریش هەیە. بەڵێ خۆی ئێستا بۆ نمونە سەرجەمی ئەو کێشەی بنزین ئێستا بۆ نمونە بنزین کە لە ئیماراتەوە دێت یان لە تورکیاوە دێت ئەمانە چارەسەری کێشەی بنەڕەتی ناکەن بۆ هەرێمی کوردستان دەبینی چارەسەرەکە چارەسەرێکی کاتین. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای کردووە کە ئێمە بتوانین بوار بە سەرمادارەکان بدەین کە پاڵەوگە لە هەرێمی کوردستان دابمەزرێنن بەڵام دەبینین ئەم دەسەڵاتانە حەسر کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەنات چەندین سەرمادار لە پارێزگای سلێمانی ئەوان تێدا کە بتوانن پاڵەوگە لە هەرێمی کوردستان دابنێن بەڵام دەبینین ئەگەر پاڵەوگەکەش دابنرێت دیسانەوە پێویستمان بە وەزارەتی سامانە سروشتیەکانە بۆ دابینکردنی نەوتی خاو بۆ ئەم پاڵەوگانە بەڵام دەبینین پاڵەوگەکان زۆربەی ئەو پاڵەوگانێک کە لە هەرێمی کوردستاندان پاڵەوگەی حیزبین یان بڵێن سێبەری حیزبیان بەسەرەوەیە و ئەو دەسەڵاتانە حەسر کراون بۆ خەڵکێک کە بتوانن لەو بوارەدا کار بکەن نان هێشتووە کە خەڵکە بەم شێوەیە کار بکات و بۆیە دەبینی قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوندان. بڵێ کەواتە بەپێی بۆچوونی ئێوە ئەگەر دەسەڵاتەکان لامەرکەزی بووە ئێوە دەستکراوەتر ئەبوون لە چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە ڕوئەیات بێگومان ئەگەر ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی دەستکراوە بە سیستەمەکە سیستەمێکی لامەرکەزی بە ئێمە ڕیکلاممان بۆەوە دەکرد کە هەر کەسێک بتوانێت پاڵەوگە لە پارێزگای سلێمانی دابنێ و نەوتی خام دابین بکرێت بۆ پارێزگای سلێمانی ئێمە دەتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین بەڵام دەبینین نەوت بنزین کە لە ئیماراتەوە دەیان لە تورکیاوە دێ جارێک نەوتی خام بەڕێ دەکرێت بۆ تورکیا و لە تورکیاوە بنزین دێت بۆ هەرێمی کوردستان ئەمە دەبینین ڕۆتیناتێکی زۆری تێدا و مەسروفاتێکی زۆری تێچێت بەڵام ئەگەر بێت و ئەم پاڵەوگانە لە هەرێمی کوردستان دابدرێن پاڵەوگەی مۆدرن و ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگای سلێمانی چاودێریان بکات دەبینین ڕەوشەکە بەرەو باشتر دەچێت و ئێمە لە زیاتی پاڵەوگەیەک دەتوانین دوو پاڵەوگەش دابنین بۆ پارێزگای سلێمانی و بتوانین بڵێن ڕۆژانە کە پارێزگای سلێمانی 2 میلیۆن و 500 هزار لتری بنزین پێویستە ئەم پاڵەوگەیە دەتوانێت ئەوەی خۆی ڕابگەێنێت کە دەتوانێت ڕۆژانە چەند لتر بنزین بەرهەم بهێنێت. بەڵێ لە ئێستادا واتە ڕۆژی دوێنێ سەرۆکی پارێزگای سلێمانی و جێگرەکەی هەندێک بەڵێنیان بە هاوڵاتیاندا کە بە زووترین کات قەیرانەکە چارەسەرەکرێن کەواتە پاش ئەم بەیاننامەی ئێوە کە بڵاوتان کردوێتەوە کە دەسەڵات لەبەرەوەی لامەرکەزیە کەواتە چارەسەرکردنی قەیرانەکە کێشەیە هاوڵاتیان تا چەند ئەتوانن پشت بەو بەڵێنەی پارێزگاری سلێمانی و جێگرەکەی ببەستن. بەڵێ ئەو بەڵێنە ئەوە خوان پارێزگاری سلێمانی و جێگرەکەی بەڵێنیان داوە دەتوانن پرسیار لە خۆیان بکەن بەڵام من بە شخصی خۆم وەک هیچ لایەنێک بەڵام ئەم پێم وایە ململانەکان ململانەی سیاسین هۆکارە سیاسەکان بوونە هۆی ئەوەی کە بنزین لە هەرێمی کوردستان کەم بێتە هۆی ئەوەی کارەبا لە هەرێمی کوردستان کەم بێ دەبینی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژ بە ڕۆژ دەڵێ ئێمە دەتوانین بەرهەمی نەوتی خۆمان زیاد بکەین دەتوانین زیاد نەوت بنێرینە دەرێکە زیاتر لە 500 هزار بەرمیل لە ڕۆژێکدا ئەی بۆچی ئێستا نەوتی سوتەمەنی کەمتر بۆ وەزارەتی کارەبا دابین دەکات بۆ ئەوەی کارەبا کەم بێتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر ململانەکان سیاسین ئەگەر نەوت زیاتر دەردێنێ ئەگەر نەوت زیاتر دەڕوات بۆچی سامانە سروشتیەکان وەزارەتی سامانە سروشتیەکان بیر لەوە ناکاتەوە سوتەمەنی زیاتر بۆ وەزارەتی کارەبا دابین بکات و کارەبای زیاتر بۆ هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێت. بەڵێ بۆ چونێکێ لەسەر ئەوەی کە ئەم بڵاوکردنەوەی ئەم بەیاننامەی ئێوە لە ئێستادا جۆرێکە لە خۆدزینەوە لە بەرپرسایەتی بۆ پێی کە ئێوەش دەسەڵاتدارن و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا بوونتان هەیە. مەسەڵە کێشەکە خۆدزینەوە نییە ئێمە دەسەڵاتی ئێمە دیاری کراوە یاسایەکمان هەیە یاسای ژمارەسەی ساڵ 2009 دەسەڵاتەکانی ئێمە دیاری کراوە بەڵام ئەگەر بێت و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان هێندێک لەو دەسەڵاتانەی کە هەیە بیانگەێنەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان بە تەئکید ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەتوانێت بکەوێتە خۆی وە زۆر ئەندامی ئەنجومەنی دڵسۆزیش هەیە کە خیبرەدارن خاوەنی شەهادەی باشن بۆ نمونە سەرۆکی لیژنەی وزە کە دکتۆراکەی لە بواری وزەدا هەیە و دەتوانین ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین کە سوتەمەنی بۆ پارێزگای سلێمانی دابین بکەین بەڵام ئێمە
کە نەتوانین پاڵەوگە دابنین کە نەتوانین نەوتی خام دابین بکەین ئەنجومەنی پارێزگا ئەو دەسەڵاتانی نەبێت چۆن بتوانین ئێمە کێشەکە چارەسەر بکەین. بەڵێ کەواتە بەپێی بۆچوونی ئێوە لە ئێستادا بەرپرسانی پارێزگەکان و پارێزگاری پارێزگەکان لە هەمان کاتاوانی کە دابشکردنی بەرهەمهێنان و سوتەمەنی ئەمانە بەرپرسیارنین تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان بەرپرسیارە؟ شێوەیەکی گشتی وەزارەتی سامان سروشتیەکان بەرپرسیارە چونکە نەیتوانیوە ئەدای وزە لە هەرێمی کوردستان بەرەو پێش بەرێت نەک هەر بۆ کەمی بانزی نەک هەر بۆ کەمی کارەبا بەڵکو بۆ موچەش ئێمە وەزارەتی سامان سروشتەکان بە کەمتەرخەم دەزانین. من دەپرسم سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی وەزارەتی سامان سروشتەکان کاتێک کە ڕای دەگان ئێمە دەتوانین نەوتی خۆمان بفرۆشین چەندین کۆمپانیا لە هەرێمی کوردستان توانای لە دەرەوەی هەرێمی کوردستان کۆمپانیای بیانیمان هەیە کە نەوتی هەرێمی کوردستان دەکردن بەڵام 2000 بەڵێنێکی شەرمنانەیاندا کە جارێکی دیکە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەغداوە بفرۆشن ئەگەر هەرێمی کوردستان توانای ئەوەی هەیە نەوت بە دەرەوە بفرۆشێت بۆچی جارێکی دیکە ئێمە بودجەکەمەوە بەغدا کە بۆ هەرێمی کوردستانی دەنێرێت ئێمە نەوت لە ڕێگەی بەغداوە دەنێرین دەبوایە هەرێمی کوردستان زۆر بەڕاشکاوانە وە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و کۆی وەزارەتەکان ڕانگەیان بە ئێمە هیچ فرۆشیارێکی نرخی نەوتمان نییە لە دەرەوەدا زۆر باشتر و سەربەرزانتر بوو لەوەی کە ئێستا ئێمە دەبینین کە جارێکی دیکە بە سیاسەتێکی فاشلانە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەغداوە دەڕوات کۆی ئەم قەیرانە بەڵێ سیاسین و پەیوەندیان بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە ئەنجومەنی پارێزگاکان لێی بەرپرس نییە. بەڵێ کاک ڕەسوول لەو کاتەیە کە تەنها کێشەکە دابەزینی کوالەتی بانزین بوو ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵێنتان بە هاوڵاتیاندا کە چارەسەری کێشەکە بکەن بەڵام ئێستا کێشەکە بووە بە قەیران و قوڵتر بووەتەوە لە ئێستادا تازە ئێوە بەیاننامە بڵاوەکەنەوە بۆچی هەر ئەو کاتە هەوڵی بڵاوکردنەوەی بەیاننامەتان نەداوە ڕای گشتیتان لە بابەتەکە ئاگادار نەکردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکە؟ هەر لە یەکەم ڕۆژی خراپی کوالەتی بنزینەوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی کۆی پاڵەوگەکانمان لە پارێزگای سلێمانی کردووە کە ژمارەیان 47 پاڵەوگەیە و زۆربەی پاڵەوگەکان لە پارێزگای سلێمانی پاڵەوگەی نایاسایین و کتابیشمان لەسەر کردوون و یاداتیشمان داوەتە سەرۆکاتی ئەنجومەن کە ئەم پاڵەوگانەی کە مۆڵەتی کارکردنیان نییە مۆڵەتیان لێ بستێنرێتەوە و تا ئێستا زیاتر لە 15 پاڵەوگە لە پارێزگای سلێمانی هیچ مۆڵەتێکیان نییە هیچ ڕێنمایەکی ژینگە جێبەجێ ناکەن وەکو لیژنەی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داماوان کردووە کە سەفقەیەک بۆ ئەم پاڵەوگانە دابدرێت ئەگەر ئەم پاڵەوگانە بە شێوەیەکی یاسایی و بەو شێوەیە کە یاسا بۆی دیاری کردوون کارەکانیان جێبەجێ نەکەن ئێمە بتوانین ئەم پاڵەوگانە دابخێن و کۆی پاڵەوگەکانیش 15 پاڵەوگەیە و گومانی ئەوەشمان دەکرد کە بەشێک لەو بنزینە خراپێکە لە پارێزگای سلێمانی و لە پارێزگەکاندا هەبووە و بەشێکی زۆر لە فیڵ پمپی سارەی هاوڵاتیان سوتاوە پەیوەندی بەو کوالتە بنزینە خراپەوە بێکە لە هەرێمی کوردستان هەیە و وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە لە لیژنەکەی خۆمان هەوڵی ئەومان داوە کە ئەم پاڵەوگانە بە یاسایی بکەین ئەگەر هاتو ڕێنمای یاسایەکانی جێبەجێ نەکرددان بخەین. بەڵێ ڕەسوول عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی گۆڕان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیەکانمان لە سلێمانی.